بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان. یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشەڕێگایەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی یاریێمی کوردستان پێشکەش دەکات. ماوەی زیاتر لە ساڵێکە قەیرانی سیاسی هەرێمی کوردستان بەردەوامە و تاکو ئێستاش لایەنە سیاسیەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن. بە میوانداری بەڕێز فەرید ئەسەسەرد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە دوای پەیامەکەی بارزانی ئێستا هەموو چاوەکان لەسەر نەخشەڕێگای یەکێتین بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسیەکانی هەرێم. پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان ئەو دوولایەنن کە پێدەچێت گرەوی خۆیان لەسەر ئەو نەخشەڕێگایە یەکلایی بکەنەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بڕوای وایە یەکێتی نیشتیمانی ناگەڕێتەوە بۆ قۆناغی ڕێکەوتنی استراتیژی و لەگەڵەوەشدا نییە هیچ لایەنێکی سیاسی لە 5 لایەنە سەرەکیەکەی هەرێم پەراوێز بخرێن. باس لەسەر هیچ وەرگرتنی پلە و پۆستێک نەکراوە، تەنها ئەوەی کە باس کراوە ئەوەیە کەوا ئێمە بێ هەر هەمومان بەیەکەوە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشین و بەیەکەوە تێکڕا بگەینە نەتیجەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان بێ پەراوێزخستنی هیچ لایەنێک و هیچ حیزبێک، بزات ئەو حیزبانێکە لە هەڵبژاردنەکە براوەی هەڵبژاردنەکانن و ئەستیحقاقاتی خۆیانیان هەیە لەم حکوومەتە بنکەفراوانەیە. گەرچی ڕەخنەیەوە لە یەکێتی نیشتیمانی دەگیرێت لە دوای نەخۆشکەوتنی تاڵەبانی بووەتەوە بە حیزبێکی ناوچەی و زیاتر هەرێمی کوردستانی لە ڕووی سیاسی و دەسەڵاتەوە ڕادەستی پارتی کردووە. بەڵام ئێستا دەیەوێت بەم نەخشە ڕێگایە ڕێگای هاوسەنگی دەسەڵاتی دابڕێژێتەوە و هەمووانی شاویان لەوەیە ئاخۆ ئەمجارش یەکێتی ئاو دەکاتەوە ناو ئاشەکەی پارتی یان خۆی دەبێتەوە بە خاوەناش. وەڵام من پێم وایە یەکێتی دەوێت ئەو بکاتە ئاشی خۆیەوە، یعنی خۆی خاوەناش بێت، نەگەوە یەکێتی ئەو بکاتە ئاشی خەڵکی ترەوە. یەکێتی هێزێکی کاریگەرە و ئەو چاوەڕوانەی خەڵک حەقە لە یەکێتی کە پێی وایە بە نەتیجە یەکێتی ئەتوانێت لایەک بەلایەکە بخە. ئەوە ڕاستە، یعنی بەتەنها یەکێتی و پارتی ناتوان چارەسەریکەن، چکە ئەوەی سی حوزەیران یەکێتی و پارتی پێکەوە کردیان و بە نەتیجە یەکێتی تایە بوو بە قوربانی. بە قەناعەتی من ئەگەر ئەڵێم هەڵبژاردن نەکرێ و کاتە دەبێت لەسەر بنەمای هەڵبژاردن هێزی یەکەم پۆستی یەکەم وەرگێ لە کوردستان و هێزی دووەم پۆستی دووەم و هێزی سێم پۆستی سێم هێزەکانی ترش بەشدار بن لە جونگەکانی دەوڵەتداری. بەڵام ئەگەر هەڵبژاردن ناکرێت بە تەوافقی سیاسیە، من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت داوای استحقاقی ئەو بکە یەکێک لە سێ دەستەی سەرۆکایەتیەکەی لابێت. با بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی یەکێتی لەم بارودۆخەدا نایەوێت تەنها لەگەڵ لایەنێک بچێتە ژێرباری ڕێکەوتنی استراتیژی، بەڵکو گەربووی بلوێ حەزی لەوەیە لە یەک کادا پەیوەندیەکانی هەم لەگەڵ گۆڕان و هەم لەگەڵ پارتیشدا باش بێت. هەرچی پارتی دیموکراتیشە هێشتا بێهیوا نەبووە لە یەکێتی نیشتیمانی و ئەگەرچی بەتەنهاش لەگەڵ یەکێتیدا ناتوانێت هاوکێشەکە یەکلایی بکاتەوە، بەڵکو پێویستی با لایەنی تر هەیە کە پێدەچێت پارتی سوود لە بەشێک لە ئیسلامیەکان وەربگرێت. بەڵامایە یەکێتی یان هەر لایەنێکی تر ڕازی دەبن لەسەر حیسابی لایەنەکانی تر ببنە بەشێک لە تەواوکاری نەخشەکەی پارتی؟ وەڵامی ئەم پرسیارە لە داهاتوودا دەدرێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان. کاک فەرید بەخێربێی سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو نەخشە ڕێگایی کە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی ئامادەتان کردووە چەند خاڵەوە چی لە خۆ دەگرێەوە مەمەست لەم نەخشە ڕێگایە چییە؟ نەخشە ڕێگاکە 8 خاڵە، ئەوەی کە تاوتویمان کردووە تا ئێستا 4 خاڵە. 3 دانیشتینمان بۆ کرد بەیانی و پاشنیوەڕۆ و شەوی شەر بۆی دانیشتین فریای ئەو 4 خاڵە کەوتین. ئەوەی ترمان هێشتۆتەوە بۆ کۆبوونەوەی شەممەی داهاتوو. پێم وایە خاڵە گرنگەکانمان تێپەڕاندووە، ڕەنگە خاڵەکانی تر مابێت کە کەمتر کات ئەبەت. لەوێ بابەتەکان زۆرتر پەیوەندیان بە شێوەی ڕێخستنەوەی پەیوەندیەکانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تاکید لەسەرەوە کراوەتەوە کە پەیوەندی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکی گرنگ و پێویستە و هەروەها لە هەمان کاتە تاکید لەسەرەوە کراوەتەوە کە پەیوەندی لەگەڵ
گۆڕانیش پەیوەندیەکی گرنگ و پێویستە و تەچید لەسەر ئەو ڕێکەوتنامەیە کراوە کە لەگەڵ گۆڕان واژۆ زۆر باش بەس دەهشت خاڵ ئێستا چین ینی بوون منە بەرز دەڵ هەشت خاڵە یان دەکرا ماژیان پێ بکەیت کە ناتوان باس لە چوار خاڵە بکەم کە تاوتوێ کراوە باس لە قەیرانی ئێستای پرۆسی سیاسی ئەکات ئەو قەیرانی کە ئێستا لە ئەرادایە تێڕوانینی خۆی و چارەسەریشی پێشنیار کردووە باس لە کێشەی ئابووری لە هەرێمی کوردستان ئەکات و باس لە پەیوەندەکان لەگەڵ گۆڕان و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەکات و هەروەها بە شێوەیەکی گشتی باس لە کێشەکانی ئێستای ناوچەکە و کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان و پێویستی سازانی نێوان لایەنەکانەکات ئەوەی کە ئێمە تاوتومان کردووە ئەم چوار تەوەرەیە چوار تەوەری تریش ماوە تاواکەری یەکتر هەرەوانەی کەماوە ئەوان تریش هەر پەیوەندیان بە قەیرانی سیاسی و قەیرانی دارایی و کۆمەڵک مەسەلەی تر هەیە زۆر باشە بەس هەموو پێشتر باز دۆکە کێشێتی نیشتیمانی مەسەلەن پێشتر کێشی ناوخۆیی هەبوو مەسەلەن دابەش بوو بە سەد و باڵ ئەم نەخشەرەگای توانیانی ئێوە کۆبکاتەوە لەسەر یەک ڕوئایەکی یەکگرت و ئێمە نۆمانگە مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی کۆبوونەوەی خۆی نەکردووە هۆکەشی زۆرتر بۆ ئەوە گەڕێتەوە کە ناکۆچی ناوخۆیی تونند و تیژ لە ناو یەکێتیدا هەبووە ئێستا پاشنەوەمان کە کۆ ئەبێتەوە سەرڕای ئەوەی کە باڵێکی شڕاگەیەنرابوو لە ناو یەکێتی و کۆبوونەوەکەش بە ئامادەبوونی زۆرینەی هەردوو باڵ بوو ژمارەیان یا 41 یا 42 کەس بوو لە 50 کەس بە دڵنیایەوە ئەمە بەڵگەی ئەوەیە کە توانراوە هەنگاوی باش بنرێت بۆ چارەسەرکردن کێشە ناوخۆیەکەن بەڵی ئەو 50 بۆ هەموو مەسەلەن ئەوە بەشێکی خۆی نەهاتووە یان هیچ کێشەیەکی نییە خۆی نەهاتوە بەشێکیان لە دەرەوەی وڵات بوون بەشێکیان بۆ چارەسەر لێرە نەبوون لە ناو وڵات نەبوون دکتۆر بەرهەم بۆ بەرهەم هیچ ڕێگریەک نییە لە بەردەم ئەوەی کە ئامادە بووایە ئەم جارە یاخود جارەکانی پێشوو بەڵام خۆی لەسەر ئارزوی خۆی ئامادە نەبووە پێچێت لە داهاتوو بەشداری کۆبوونەوەکان بکاویش ئومێدەوارین ئەویش هەر ئامادە بێت و ئومێدەوارین هەر لە ڕۆژی شەمەوە ئامادە بێت بەڵام ئەو ئەوەستێتە سەر ئارزوی خۆی بەڵام هۆکاری چی بوو کە مەسەلەن ئێوە نەتانتوانی مەسەلەن دەڵێت تەنها ئەو چوار خاڵەتان پەسەندکردێتان توانی هەمووی پەسەند بە خلافی خۆتانەوە بوو یان زۆرتر ژمارە ئەوانەی کە قسەیان کرد لە کۆبوونەوەکان زۆر بوو یان تۆ حساب کە گەر 42 کەس ئامادە بێت لە کۆبوونەوەکە هەریەکی دەدەقا قسە بکات لەسەر بابەتێکی دیاریکرا و بەدڵنیایە و کاتێکی زۆر ئابات ئێمە لە ساعت 11 دەستمان پێ کرد فریا ئەوە نەکەوتین هەموو بابەتەکە تەواوکەین هێشتمانەوە شەویش دارێک کە کۆبوونەوەمان کرد توانیمان بەشێشتر لە بابەتەکان تێپەڕێنین ئەوەی ترمان ئەمانویست بخێنە ڕۆژی پێنجشەممە بەڵام لەبەر ئەوەی یەکەم جار ئێمە بۆ چوونمان ئەوە بوو کە ڕەنگە بێک ڕۆژ کۆتایی پێبێنین لەبەرەوە بەشێکی زۆری ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کاریان هەبوو لە ڕۆژی پێنجشەممە وایاندانە نابوو کە کۆبوونەوە کە بۆ ڕۆژێش تریش درێژە ئەچێشێت خستمانە ڕۆژی شەمە کۆ ئەبینەوە تەواویەکەین زۆر باشە دوای تاواوکردنە ئەم پرۆژەیە کە تاواوکرێ چی لەکەن ئەم پرۆژێ ئەم پرۆژەیە خۆی لە ناوەڕۆکە پرۆژەیە کە بۆ خۆمان دامانناوە یعنی ئێمە مەکتەبێکی سیاسیمان هەیە پێویستی بەوە هەیە نەخشە ڕێگایەکی هەبێت ئەم لەسەر بنەمای ئەم نەخشە ڕێگایە وتوێژ بکات قسە بکات پەیوەندی دروست بکات تا ئێستا نەخشە ڕێگایەکمان نەبووە بەڵام ئەم نەخشە ڕێگایە پێویستی بەوە هەیە کە هی ئەموو ئەنجومەنی سەرکردایەتی بێت لای ئێمە ئەنجومەنی سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی و ئەندامەکان تری سەرکردایەتی پێک دێت و بڕیاریش لە مەکتەبی سیاسی نادرێت لەسەر مەسەلە گرنگ و چارەنووسساز و تایبەتەکان بەڵکو لە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیارەکە ئەدرێت ئێمە دوو فلتەرمان هەیە بۆ تەپەڕاندنی ئەم مەسەلانەی کە ئەگەر ناوێنێ ڕەهەندی نیشتیمانیان هەیە یاخۆ ڕەهەندی تایبەتیان هەیە یەکێکیان ئەنجومەنی سەرکردایەتیە پاشەوەی کە ئەنجومەنی سەرکردایەتی پەسەندی ئەکات ئەچێت بۆ ئەنجومەنی ناوەند کۆکو پەرلەمانی حەزب ئەویش بێت بۆ چوونی خۆی لەم بارەیەوە دەرببڕێت ئەگەر هەردووچیان ڕەزامەندیان نیشاندا بە تایبەت ئەم مەسەلەی کە ئەچێتە لای هەردووچیان ئەبێت بە بڕیار و مەکتەبی سیاسی دەست بە جێبەجێکردنی ئەکات زۆر باشە بەڵام ئالەتی جێبەجێکردنەکەی چۆنە ئێوە پێشکەشی لایەنە سیاسەکانی دەکەن یاخود لەسەر ڕێگەیەکەوە ئێوە هەڵدەن مەسەن ئەم نەخشە ڕێگایە کاریگەری هەبێ بۆ باشکردنی دۆخی سیاسی کە ئێستا ئێمە کاری بۆکەن ئەوەیە کە مەکتەبی سیاسی بەرچاوڕوونیەکی هەبێت بۆ شێوەی مامەڵەکردن لەگەڵ دۆخەکە لەگەڵ لایەنەکان و لە وتوێژەکانیە لەگەڵ هەر لایەنێک
بەڵام ئەوەی کە کاری بۆ ئەەکەین ئەوەیە بەرنمەیەکی ڕوون هەبێت هەمومان یاخود زۆرینەمان پێگیری بکەین. ئێستا بەرنمەکە نووسراوە ئامادەکراوە تاوتوێ کراوە هەموار کراوەتەوە لزنەشی بۆ دانراوە کە ئەو شوێنانەی پێویستی بە دەستکاریکردنە گۆڕینە زیادکردنە ئەوە ئەرکەکە لەسەر ئەم لوزنەیە نیوەی تەواو بۆ ئەچینە سەر نیوەکەیتر نیوەکەی تریش بە دڵنیایەوە هەرتی ئەپەڕێت و ئەتوانین تاوتوێ بکەین و پاشان بڕیاری لێ بدەین. لوزنەکە کۆتایی بە ئەرکەکانی خۆی دێنێت و دەقێکی کۆتایی پێشکەش بە مەکتەبی سیاسی ئەکات و ئەو کاتە مەکتەبی سیاسی ئازادە لە شێوەی کارکردن لە دیاریکردنی کاتی جێبەجێکردنی ئەم نەخشە ڕێگایە لە شێوەی پەیوەندیکردن لەگەڵ لایەنەکان و لە بڵاوکردنەوە یاخود لە بڵاو نەکردنەوەی ینی نایدەن بەلایەنەکان ئێوە نایدەن بەلایەنەکە من نازانم ئێمە لەو کۆبوونەوە تا ئێستا دەنگمان لەسەر هیچ بابەتێک نەداوە ئەوەی کە کراوە تەنها تاوتوێکردنی بابەتەکانە و ئەمە هەمووی پاش گفتوگۆیەکی زۆر تێر و تەسەل توانراوە بگەین بە خاڵی هاوبەش لە هەموو ئەو بابەتانی ئەو چوار بابەتی کە تێما پەڕاندووە بەڵام نەخراوەتە دەنگدانەوە ئەمانەوێت پاشەوەی کە ئەگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکە و پاشەوەی کە لوزنەکە ئەرکەکانی خۆی جێبەجێ ئەکات خاڵ بە خاڵ بخرێتە دەنگدانەوە و پاش ئەوە هەمووی بخرێتە دەنگدانەوە کە زۆرینەی بەدەستهێنا من دڵنیام ئەمجاریان زۆر بە ساچی زۆرینە بەدەست دێنێت ئەو کاتە ئەینێرین بۆ ئەنجومەنی ناوەند ئەوانیش تاوتوێ ئەەکەن و پاشان ئەگەر ئەوان کە پەسەندیان کرد ئەبێتە نەخشە ڕێگای هەموو یەکێتی و ئەرچی جێبەجێکردنی ئەکەوێتە ئەستۆی مەکتەبی سیاسیەوە. زۆر باشە بەس خەڵک ئێستا مەسەن بارودۆخێکی خراپدەیە قەیرانی سیاسی بەردەوامە ینی ئەم نەخشە ڕێگای ئێوە دەتوانێت ینی چی بکات مەسەلەن بۆ دۆخی سیاسی بۆ دۆخی دارایی هەرێمی کوردستان؟ ئەوەی کە ئێمە لە پرۆژەکە ئەتیایەتی هەموو پێشنیارە بەڵام هەوڵی ئەوە دەین کە پێشنیارەکان جێبەجێ بکەین بە دڵنیای ئێمە بەتەنها ناتوانین جێبەجێ بکەین تاکە لایەنی بڕیاردنین لە هەرێمی کوردستان ئەبێت لەگەڵ لایەنەکان هاوکاری لایەنەکان بکەین و ئەوانش هاوکاری ئێمە بکەن بۆ جێبەجێکردن و لە هەموو حاڵاتێکە ئەمە پرۆژەی ئێمە ئەبێت یاخود نەخشە ڕێگای ئێمە ئەبێت ئەبێ لایەنەکانی کەش ڕەزامەندی لەسەر نیشان بدەن پاشەوە ئەبێتە پرۆژەی هەمومان ئەگەر هاتە سەر ئەوە و بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە کۆمەڵێک کشتی تازەشمان کە هەوڵێکی وامەداوە کۆمەڵێک بابەتی تازە بێتە ئاراوە هەندێک میکانیزم یاخود هەندێک بۆچوونی وایتیا بێت کە دەرفەتی جێبەجێکردنی هەبێت و لای خۆشمان نەرمێکی زۆرمان نواندووە سەبارەت بە زۆر مەسەلە و پێشمان وایە لایەنەکانی تریش پاشەوەی کە بڵاوی ئەەکەینەوە و توێژی لەسەرەکەین لەگەڵ لایەنەکانی تر پێشبێنی ئەوەکەین کە ئەمانیش نەرمیەک بەقەت ئەو نەرمیەکە ئێمە نیشانمانداوە پیشان بن. زۆر باشە بەس بەرزوتت ئەوەی کێسە پەسەندە چوار خاڵا یەکیان تایبەت بە قەیرانی سیاسی ینی ئێوە دەتانێت وەکو یەکێتی نیشتمانی بۆ نمونە ئەو قەیران سیاسی کە لە سەرۆکایەتی هەرێم و مەسەلەن پەرلەمانە چۆن چارەسەر بکرێت ئەم کێشەیە؟ ئێمە ئەمانەوێت شەرعیەت بگەڕێنینەوە بۆ دەستگاکانی خۆمان و ئەمانەوێت دام و دەستگا سەرچەکانی هەرێمی کوردستان بتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن. ئەمە بە دڵنیایەوە بە دوو مەسەلە ئەبێت یەکێکیان چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتیە کە نزیکەی ساڵ و نیوە کە چارەسەر نەکراوە لە ڕووی یاساییەوە ئەوە تریشیان کارەکردنەوەی پەرلەمانە. ئەم دوو مەسەلەیە دوو مەسەلەی گرنگن مەسەلەیەش تریش دێتە ئاراوە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەین پاشەوەی کە ئەم دوو مەسەلەیە چارەسەرەکەین. ئێمە لەوێ پێشنیاری تایبەتمان ڕێک داناوە و کار بۆ ئەوەش ئەکەین کە لەگەڵ لایەنەکانە کۆب بینەوە پرۆژەیەک بێت کە ڕەچاوی بۆچوونەکانی ئێمە بکات و ڕەچاوی بۆچوونەکانی لایەنەکانی تریش بکات و ببێت بە پرۆژەیەک ئەتوانین لە دەوری کۆب بینەوە جێبەجێ. زۆر باشە بەڵام کاک فەری ئێستا بۆ چارەسەرکردنی و بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان ینی مەسەلەن بە دیاریکایی بۆ نمونەوە دەتانەوێت بارزانی بمێنێتەوە ڕەزامەندن یاخود بۆ پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان وەردەگرن کە بازوکە ئێوە پێشنیازدان بۆ کراوە؟ ئەدا من بەڕاستی ناتوانم وردەکاری لەم بارەوە باس بکەم لەبەر هۆیەکی دیاری کراوە. ئێمە تا ئێستا دەنگمان لەسەر ئەم پرۆژەیە نەداوە بەڵام تاوتوێمان کردووە و پشتگیریمان کردووە بەڵام کاتێک کە کۆتایی پێدێت ئەو کاتەیە کە ئەخرێتە دەنگدانەوە تا ئێستا نەخراوەتە دەنگدانەوە. لوزنەکەش تا ئێستا ئەو بابەتانی کە هەموار کراوەتەوە پێویستی بە داڕشتنەوە هەبوو تا ئێستا دوایین فۆرمی پێشکەش نەکردووە
لەبەرەوە ئەبێ جارێش کە ئەمە بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکە لەوێ ئەخوێنرێتەوە وەکو ئێمە وەکو پەرلەمان کارەکەین بابەتەکان یەک بێک ئەخوێنرێتەوە دەنجی لەسەر ئەدرێت و پاشان هەمووی بەسەریەکەوە ئەخرێتە دەنگدانەوە دیسان دەنجی لەسەر ئەدرێت لەبەرەوەی ئەمە هەمووی وردەکاری تایە ڕەنگە من ناتوانم بەس لە وردەکاریەکەم بکەم بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ئەومان لە بەرچاو گرتو کە دەست پێشخەریەک ڕاگەیاندراوە لەلایەن بارزانیەوە سوودمان لەو دەست پێشخەریە وەرگرتووە و بەڵە سوودمان لێ وەرگرتووە و کوردمان تەیەکێ لە بنەماکانی شێوەی چارەسەرکردنی قەیرانی ئێستای سیاسی لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەشمان لە بەرچاو بووە کە ڕەنگە خودی دەست پێشخەریەکە پێویستی بە هەموارکردنەوە بێت یاخود بە شێوەیەکی وادا بڕێژرێت یاخود بخرێتە قاڵبێکەوە کە هەموو لایەنەکان پێڕازی بن. بەڵێ زۆر باشە بەس ئەو دەست پێشخەریە کە جێبەجێ نەکراوە ینی ئێوە پێتان وایە دەبێ هەموار بکرێتەوە یان یاخود پارتی دەست پێشخەریەکە زۆر ئاسانە باس لە گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتیەکە ئەکات ئێمە لەسەر ئەم بنەمایە کارمان کردووە و هەوڵی ئەوەشمان داوە ئارەزوو ویستی لایەنەکانیش ڕەنگ بداتەوە بە شێوەیەک کە گونجاو بێت لەگەڵ ئەم دەست پێشخەریە زۆر باشە بەڵام ئەوەی کە بۆ چونەتە ئێستام دەست پێشخەرێت جێبەجێ نەکراوەی پارتی پەشیمان بۆ تۆ لە دەست پێشخەرێ ئەوان هەندێک تەحافظیان هەبوو سەبارەت بە خودی دەست پێشخەریەکەی خۆیان ئەوان بە ئاشکرا بە ئێمە ڕاگەیاند کە ڕەنگە نەتوانن بەو جۆری کە ڕاگەیاندراوە دەست پێشخەریەکە جێبەجێ بکرێت پارتی بێوێ ڕاگەاندووە لەکوێ پێڕاگەیان لە کۆبوونەوەکەی لە دوای کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ینی جۆرێک لە پەشیمان بوونەوە هەیە لە پەیامەکان خۆی ئەگەر ینی ئەگەر بۆ جۆرە ئەگەر بە ڕاشکایی باسی بکەین ئەوان شتێکیان ڕاگەیاندووە ئەبواە یان ئەمە لە کۆتایی ساڵی پار بوو کە ڕایەنگەیان بەڵێ بیسییان هەروە بزانم لە کۆتایی ساڵی پار بوو کە یەکەمین گەڕی وتوێژ لەسەر ئەم دەست پێشخەریە دەستی پێکرد ئەبواە لە هەفتەی یەکەمی ساڵی داهاتوو یانی کە ئەکاتە ئەمساڵ یاخود لانی زۆر هەفتەی دوم دەستی پێ بکەنەوە بەڵام ئەموازیان لێهێنا بەڵام ئێمە وازمان لێ نەهێناوە کی واستانێنەوە وازمان لێ نەهێناوە بۆچی دەست پێشخەریە لەبەرەوەی ئەم دەست پێشخەریە دەواازەیەکی گوجاو بۆ چارەسەرکردنی کێشەکە پێک دێنێت بەڵام لە هەمان کاتیشە لای خۆشمان وستومانە فۆرمێکی تری گونجاوتری پێبەخشین بۆی بتوانین زۆر باشە بەڵام کاک فەریتۆکاری چێ بەڕاشکاوی کە پارتی دەڵی وازی لەم دەست پێشخەری هێناوە ئێوە وازی لێ ناهێنن بۆ نمونە ئێنە و کاری چێوەی کەەوە خوێنپەنە بۆ پارتی ڕایگەیاند و لی پەشیمان بۆ یانی ئەنجاوە وەستێتە سەر ئەوان ئەبێت وەڵام بدنەوە بەڵام ئەمە تا ئێستا بە شێوەیەکی فەرمی ئەوەیان ڕانەگەیاندووە کە وازیان لێ هێناوە ئێمەش لەسەر ئەو بنەمایە قسە ئەکەین کە ئێمەش وەکو خەڵک لە میدیاکانە جەناوت وەکو خوێندنەوەی خۆدیانی پێ دوایە دەیانەوێت جێبەجێ بکەیان پەشیمان بوونێتەوە من پێم وایە نایەوێت وەک خۆی جێبەجێ بکرێت هەندێکدا جێبەجێ نەکرێت بۆ نمونە من ناتوانم چکە ئەمە کە باسی بکەم ئەچێتە سەر پرۆژەکەی خۆمات کە یاخود شێوەی چارەسەرەکە لەبەرەوە تێکەڵاویەک دروستە بێت لە نێوان هەردووچیانە بەڵام ئەوەندەی پێمان بکرێت هەوڵمان داوە جۆرێک دەستکاریکردنی تێدا بکرێت ینی ئەم ئەوەی کە دەست پێشخەریە جۆرێک شێوەیەکی ڕەنجێشتری بدرێتی کە گوجاوتر بێت لەوەی تەنانەت کە ئەوان خۆشیان دەریان بڕی بوو ئەمە دەرفەتێکی وا پێک دێنێت کە شیاوی ئەوە بێت شیاوی ئەوە نەبێت کە هەمووی وەک خۆی جێبەجێ بکرێت یاخود هەمووی ڕەت بکرێتەوە دەرفەتێکی وا پێک دێنێت کە بەشێکی گونجاوی لێ جێبەجێ بکرێت و بەشێکیشی بە پێی بەرژەوەندی لایەنەکانی تر بێت زۆر باش بەس لە دوایین کۆبوونەوەی ئێوە لەگەڵ پارتیدا داوەتان لێکراوە مەسەرەن بارزانی جارێکتر بمێنێتەوە ئێوەش ڕەزامەندیتان نواندووە ئێمە ڕەزامەندیمان لەسەر هیچ مەسەلەیەک نەنواندەوە و لەسەر هیچ مەسەلێک ڕێککەوتنمان نە ئێمزا کردووە نە گەیشتون بە ڕێککەوتن بەڵام ئەوەی کە کراوە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بووە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەموو لایەنەکان ئەو دوو لایەنە بۆچوونەکانی خۆیان دەربڕیوە بەڵام تا ئێستا ئەمە هەر بۆچوونەکە تا ئێستا لە ئارادایە ئەگەر بگەیشتی نایە بە ڕێککەوتن لەسەر هەر مەسەلەیەک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە پێویستی بەم نەخشە ڕێگایە نەکردایە بەزەوان بە فەرمی داوایان لێوە کردووە کە ماوەکەی ڕەزامەندی بنوێن بۆی درێژ بکردەوە جارێکی تر نەخێر باسی لە مەسەلەیە نەکردووە
بەڵام پێ دوای خواستی پارتی کەم کێژی سەرۆکایەتی لەسەرەوێت تا چەند ساڵی تر بمێنێتەوە لەو پۆستە ئەوەندەی کە خواستیان هەبێت تێگەش بن. ئەوان ساڵ شتیوان دیاری نەکردووە، ئەوان کە باسیشیان کردووە باسی ئەویان کردووە کە لانی کەم تا هەڵبژاردننی داهاتوو بمێنێتەوە لە شوێنی خۆی. تاسەنە و زانیارە دووسن دەڵێن کە لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئێوەش بەرپرسانی پارتی پەیوەندیان پێوەکردون وتیانە پێویستە ڕەزامەندی بنوێن لەسەر ئەم پرسە لەسەر کام مەسەلەی مانەوەی بارزانی. ئێمە خۆمان بەتەنها بڕیار لەسەر ئەم مەسەلەیە نادێن، هەرە بێت لەگەڵ لایەنەکانی تر باسی بکەین و لەم نەخشە ڕێگایە توانیمانە شتێکی گونجا و دیاری بکەین، لایەنەکان پێ ڕازی بوون ئەتوان تێپەڕێنین، ئەگەر ئەوانیش ڕازی نەبوون بەدڵنییا و ئەگەڕێنەوە سەر چوارگۆشە یەکەم. بەڵە زۆر باش بەس سەبارەت بۆی کەوتت هیچ ئیتیفاقێک لەگەڵ پارتینەتان کرد و هەی ئیتیفاقە کۆنەکەتان استراتیزی و ئەوەی کە بۆ مەسەلەی سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی هەرێمیش ئێمە خۆمان دوو ڕێککەوتنمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان، یەکێکیان هی 2005 پەیوەندی بە ڕێککەوتنە لەسەر سەرۆکایەتیەکان سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی عێراق، ئەوەی تریشیان هی 2007 ئەوەی پێوترێت ڕێککەوتنامە استراتیزی. هەردوو ڕێککەوتنامە بە شێوەیەکی فەرمی ماون، بەڵام ئەم ڕێککەوتنامانە ئەگەر ئەوەی استراتیزیەکە بکەین بە بنەمە ئەوە خەریکە تەمەنی ئەبێتە 10 ساڵ. لەم 10 ساڵە کۆمەڵە گۆڕانکاری هاتووە، بۆیە ئەمە لە پرۆژەکەی خۆشمان یان لە نەخشە ڕێگاکەی خۆمان بەو جۆرە باسمان کردووە کە پەیوەندی یەکێتی و پارتی پێویستی بە پێداچوونەوەیەکی گونجاو هەیە. ئێمە مادام ئەو پەیوەندەی نێوانیشمان لەسەر بنەوەی ئەم دوو ڕێککەوتنامەیە ڕێکخستەوە بە دڵنیاییەوە کاتێک بە پەیوەندیەکەیە ئەچینەوە ئەبێت بچینەوە سەر ئەم دوو ڕێککەوتنامەیە کە پەیوەندیەکانمان ڕێکەخات. لەبەرەوە ئەبێت بڕیارێک لەم بارەیەوە بێن، ئەگەر بە گونجاومان زانی ئەبێت هەڵدووچی هەڵوەشێنرێتەوە، ئەگەر بە گونجاومان نەزانی پێویستە هەموار بکرێتەوە، ئەگەر بە پێویست زانرا ئەمە هەمووی ئەخینە لاوە ڕێککەوتنامێکی بەڵام بڕیارێک لەم بارەیەوە نییە. ئەمە دواتر پاشەوەی کە لەسەر ئەم نەخشە ڕێگاکە ڕێکەکەوین یاخود لەسەر بەشێکی ڕێکەکەوین یاخود لەسەر جەوهر نەخشە ڕێگاکە ڕێکەکەوین ئەتوان بچینە سەر ئەم مەسەلەیە. مادام ئێمە باس لەوەکەین کە پەیوەندی ئێمە و پارتی پێویستی بە پێداچوونەوە هەیە و باس لە مەسەلەی هاوسەنجی و شەراکەتیشمان کردووە، ئەبێت بنەمایەک هەبێت، چوارچێوەیەک هەبێت، ڕێککەوتنێک هەبێت. ئەنجا ئەبێ بگەڕێنەوە سەر ڕێککەوتنە کۆنەکە کە پێم وایە ڕەنگە دەرفەتی ئەوەی نەبێت کە وەکو خۆی جێبەجێ بکرێت. بۆ نمونە هەندێک مەسەلە هەیە دەرفەتی ئەوە من ناداتێت ڕێککەوتنە کۆنەکان جێبەجێ بکەن. یەکێ لەوانە مەسەلەی سەرۆکایەتی عێراقە. سەرۆکایەتی عێراق بۆ ئەوی جێبەجێ بکرێت ئەبێ هەمیشە بۆ کورد بێت. من پێم وایە زۆر ئەستەمە لەم لە قۆناغی داهاتووە لە کاتێککە هەموو جیهان هەوڵی ئەوە دەرکە چێژەکانی ناوخۆی عێراق چارەسەر بکات و گەورەترینیشیان کێشەی کورد و عەرەب نییە، بەڵکو کێشەی شیعە و سوننیە. لە هەلومەرجێکی وادا من پێم وایە لایەنەکان بەوە ڕازی نابن کە پۆستی سەرۆکی هەرێم بۆ کورد بێت. هەوڵی ئەوە بدەن کە بدرێت بە سونە و سونەکان خۆشیان هەرکار بۆ ئەوە ئەکەن. بەڵە زۆر باش بەس بەڵام ببوورە کاتێک کە ئەمە بۆ کورد نابێت ئێمە خۆشمان ڕێککەوتنێکمان هەیە کە ئەمە بۆ یەکێتی بێت کەواتە ئەم ڕێککەوتنە جێبەجێ ناکرێت لەبەرەوە ئەبێت شتێکی تر بێنینە ئاراوە جێ ئەم ڕێککەوتنە کۆنە بگرێتەوە کە لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە. زۆر باش بەس ئەو ڕێککەوتنە کۆنێک کە کردوتانە پۆستی سەرۆکی هەرێم بۆ پارتی سەرۆکی کۆمار بۆ یەکێتی ناوی کەسەکان دیاری کراوە مەسەلەن ناوی کەسەکان دیاری نەکراوە باس لەوە کراوە کە بۆ یەکێ لە حزبەکان بێت یان بۆ نمونە ئەکرێت ئەگەر ئەمجارە بۆ کورد بوو سەرۆکایەتی عێراق بۆ کورد بوو ئەکرێت ئەمجارە بۆ پارتی بێت سەرۆکایەتی هەرێم بۆ ئێمە بێت. بەڵام دیسان وەکو چۆن باسم کرد کێشەیەک لە بەغدا هەیە کێشەیەک لە هەرێمی شەیە ئەویش ئەوەیە کە سەرۆکایەتی هەرێم بە هەڵبژاردن نەکرێت واتە ئەبێت نوێنەرێکی بۆ نمونە ئەگەر ئەم مەسەلەیە جێبەجێ بکەین ئەگەر پۆستی سەرۆکی هەرێم لە هەڵبژاردننی داهاتوو بەپێ ئەو ڕێککەوتنەکە ئەنجاممانداوە بۆ یەکێتی بێت بۆ نمونە ئەوێت پارتی کاندیدی نەبێت و ئەبێت کار بۆ ئەوە بکات کە هەموو ئەندامەکانی دەنگ بە کاندیدی ئێمە بدەن. لەبەرەوە ئەمە یەکێکە لە مەسەرکە ئایا ئێمە ئەتوانین ئەوە بکەین یان نە. ئەمە یەک دووەمیشیان ڕەنگە کاندیدەکەش دەرنەچێت یان ئەوە شەیە کە دەرنەچوو
بە دڵنیایەوە یان کێشەیەک لە پەیوەندیەکەیە دروست ئەبێت. من پێم وایە جاران ئەمانتوانی هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان ئەم مەسەلەیە کۆنتترۆل بکەین. بەڵام لەم هەلی مەرزەی ئێستادا زۆر ئەستەمە لە پەیوەندەکانی نێوان ئێمە و پارتی ئەم مەسەلەیە کۆنتترۆل بکەین. بۆ نمونە لە 2009 کاتێک یەکەم هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کرا بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامزەلار خۆی کە سەرکۆمار بوو لە بەغاوە هاتەوە بۆ سلێمانی و خۆی بانگەشەیەکی هەڵبژاردننی زۆر بەهێزی کرد بۆ ئەوەی ئەندامانی یەکێتی دەنگ بە کاک مەسعود بدەن. بەڵام ئەزان ئەمجاریان مامزەلان ناتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێت ئەو ڕۆڵی کە 2009 ئەو ڕۆڵی جێڕە لەبەرەوە ڕەنگە کێشەیەک لەم بارەیەوە بێتە ئاراوە و هەروەها ئەمە پەیوەندی بە خودی پارتیشەوە هەیە چونکە ئەوەی کە ئەچێت بۆ دەنگدان ناتوانێت لە 100% ئەو گەرانتەی لێوەربگری کە دەنگ بەو کەسە بدات کە ئێمە پێ ئەڵێن دەنگ بدات ئەتوانێت دەنگ بەلایەنێکی تر بدات وەگەر ئەو لایەنە ئەو کەسێک کە ئێمە پێیانەوە تۆ دەنجی پێ بدە دەنجی پێنەدا بە دڵنیایەوە ئەمە کێشەیەک لە خودی پەیوەندیەکە دروستە. بەڵێ سپاس دەکەم ناوبڕێک من هەیە دۆتەگرم وڵای پرستان بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێک و دەگەڕینە وڵاتان لەگەڵمان بمێنە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بسيط نية آخر بسيط نية واي سهل بازاركان ده برنجي محمود نمو نوضك اللي تزداو بسيط نية شێبووە کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک فەریس سەبارەت بەوەی کە ئێستا باز لەوە دەکەیت کە یەکێتی نیشتیمانی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان کامیان هەڵ بژێرێ بۆەوەی کە بەردۆخ سیاسی هەرێمی کوردستان چاک بکات. ئێمە هەوڵەدەن هەردووچیان هەڵبژێرین. دەکرێت جااو دوون لایەن هەردووکیان هەڵبژێریت؟ بڵێ ئەکرێت ئێمە یەکەم لایەن نین کە بتوانین لەگەڵ دوو لایانی ناکۆکە پەیوەندی دۆستانە دروست بکەین لە دنیادا زۆر شتی وا بووە. لای خۆشمان کاتی خۆشی هەر هەوڵی توانی بوومە پەیوەندیەکی گونجاو لەگەڵ ئەمریکا دروست بکەین و پەیوەندیەکی گونجاویش لەگەڵ ئێران دروست بکەین. ئەمە لەسەر ئاستێکی باڵا ئەتوان لەسەر ئاستی ناوخۆی هەرێمیش دەتوانینەوە بکەنەوە. بێک مەسافەتانەی پەیوەندیەکانتان مەسەن لەگەڵ گۆڕانەوە کویەک لەگەڵ پارتی وەکو یەک بێت. ئێمە هەوڵی ئەوە دەین کە پەیوەندیمان زۆر ئاسایی بێت و زۆر تەندروست بێت و ئەو پەیوەندیش بە گونجاو ئەزانین و بە پێویستیش ئەزانین هەم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و هەم لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. زۆر باشە و هەوڵی ئەوەش ئەدەین کە ئێمە ببینە مایەی لێک نزیکردنەوەی ئەم دوولایەنە و پێم وایە
ئەو هەلومەرجە کە ئێستا لە ئارادایە دەرفەتی چوە پێک دێنێت کە بتوانین لە زۆر باش بەڵام کە ڕەنگرەخنە لێ و بگیرێ پێشتر بەشێک بووندا و لایەنەی کە پرۆژەی سەرۆکایەتی هەرێمتان هەبوو ئەنی پەشیمان بوونەتەوە ئێستا دەتانەوێت ڕۆڵی ناوبژیوانی بگێڕن؟ نا ئێمە ڕۆڵی ناوبژیوانیمان نەجێڕاوە لەمە پێشیش یان ئەم ڕۆڵەمان نەجێڕاوە و لە پرۆژەکە خۆشمانەوە باسمان نەکردو ڕۆڵی ناوبژیوانیش ناجێڕین بەڵام ئەگەر پرۆژەیەکمان هەبێت وەکە ئەم پرۆژەیە بیبین بۆ لای بزوتنەوەی گۆڕان ئەمان پەسەندی بکەن و هەروە لەگەڵ پارتی دابنیشین و ئەوانش پەسەندی بکەن بە شێوەیەکی بابەتیانە هەلومەرجێکی وا دێتە ئاراوە کە ئەم دوو لایەنە بتوانن بێکەوە هەڵ بکەن و کارێکی وا دروست ئەبێت کە ئێمە بتوانین ببین بە فاکتەرێک بۆ لێک نزیک بوونەوەیان. بەڵە زۆر باشە بەڵام ئێوە پرۆژەتان لەگەڵ چوار لایەنی تر هەبوو لە بەرامبەر پارتی بوو ینی پرۆژەمان نەبوو پەشیمان بوونەتەوە لەوەی کە لە پەرلەمان دەربارەی سیستەمی سیاسی ئێمە بەمانای وشە ئەو لایەنانەی کە پرۆژەیان پێشکەش کردو هەر یەکێک بەجیا پرۆژەی پێشکەش کردووە و ڕاستە باس لە یەک مەسەلە ئەکات بەڵام بۆچوونی جیاواز لە نێوانیاندا هەبوو ئەرچی ئەو کاتەی پەرلەمان ئەوە بوو کە ئەم پرۆژانە یەک بخات و ئێستا خۆی ینی لە بنەڕەتدا چوارلایەنەکە خاوەن یەک پرۆژە نەبوو یەک پرۆژە بوون سەبارەت ینی تێڕوانینەکانیان ڕوون ینی یەکگرتو نەبوو سەبارەت بووە بۆ منە لەسەر هەندێ مەسەلە من پێم وایە لەسەر شەستی مەسەلەکان یەک بۆچوونیان هەبوو بەڵام لە وردەکاریەکانە بۆچوونی جیاواز هەبوو. زۆر باشە بەڵام فەرید لە نێوان مەسەرم بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان ئێستا ئەوەی اتفاقی استراتیژی پێشترتان هەیە لەگەڵ بڵم پارتی لەگەڵ بستنەوەی گۆڕان لە هەفتەی ئایاری ساڵی ڕابردوو ئیتفاقتان هەیە یعنی ئەم ئیتفاقانە چارن و سێمانش چی بەسەردێت؟ ئەمە هەر وەک خۆی ئەمێنێتەوە بەڵام ئێمە ئەوەی کە پەیوەندی بە گۆڕانەوە هەیە ڕێککەوتن نامەیەکمان هەیە تووشی کۆمەڵێک کێشە بوو لەم دوایەدا. بۆی چیەوە؟ بەهۆی هەندێک مەسەلە کە پەیوەندی بە ئێمەوە هەیە و هەندێکیشی پەیوەندی بەوانەوە هەیە و ساد و سڕیەک لە شێوە جێبەجێکردنی ڕێککەوتن نامەکە هات بۆ ئاراوە ئێستا کەوتۆتەوە گەڕ هەم ئێمە لە هەڵسۆڕانی ڕێککەوتنەکە ڕازین و هەم ئەوانیش ڕازین و کات بۆ ئەوە شەکەین کە ئەو بەشەی کە جێبەجێ نەکراوە چکە لەو ڕێککەوتنامە جێبەجێ بکەین من پێم وایە بەشێکی پەیوەندی بەم ڕێککەوتنە نییە چکەمە دوو ڕێککەوتنمان لەگەڵ گۆڕانە هەیە یەکێکیان پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە هەیە و ئەبێت لە چوارچێوەی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەوە جێبەجێ بکرێت ئەمە بەشێکی جێبەجێ نەکراوە و پاشەوەی کە لێکۆڵینەوەی قوڵمان لە مەسەلەکە کرد بۆمان دەرکەوت بەشێکی پەیوەندی بە ئێمەوە هەیە و بەشێکیشی پەیوەندی بە خۆیانەوە هەیە ئێستا سازانێک هەیە لەم بارەیەوە و دوو کۆبوونەوەش کراوە کە بەڕێز قوبات تاالبانی بەژاری لە هەردووچیان نەکردووە ئەمەش بەڵگە ئێوەیە کە هەوڵی ئەوە دەن کێشەکان چارەسەر بکەین ئەوەی تریانە پەیوەندی بە خودی ڕێککەوتنەکەی ئەم دوایی ئێمە و گۆڕانەوە هەیە ئەمە هەندێک ساد و سڕی هاتبووە ئاراوە ئێستا لە هەوڵی ئەوەدا کە ئەمەش نەمێنێت. زۆر باش بە سەبارەت بە ئیتیفاقەکە کە ئێستا ئێوە مەسەلەن بلۆماوەی پێش زۆر باز لەوەکە کێوە دەتانەوەی دووبارە ینی ئیتفاقێکی دوو قۆڵی لەگەڵ پارتی ئەوەی پێشتر نوێ بکەنەوە یاخود هەمواری بکەنەوە بۆ مەسلەی حکوومەت و پەرلەمان و ئەوانە ئێوە ئیتفاق ئامادەن دوو قۆڵی لەگەڵ پارتی حکومڕانیەوە ئێمە ڕەنگە ڕاگەیانراوێکی فەرمیمان دەرنەکرد بێت کە ئێمە لەگەڵ ئەوە نین کە ڕێککەوتنی دوو قۆڵی لەگەڵ پارتیا بکرێتن بۆچی لەگەڵەوانی یان تا ئێستا ڕاگەیەنراوی وامان بڵاو نەکردوێتەوە بەڵام ئێمە پەیامان نردووە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە ناتوانین ئەم کارە بکەین و ئەم کارە لە خزمەتی پرۆسی سیاسی نیە و پارتی دیموکراتی کوردستان خۆشی ئەمە ئەزانێت بەڵام پرۆسی سیاسی بە بچوونی ئێوە مەسەلا لەبەر ئەوەی کێشەیەک هەیە ناوی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان ئەم کێشەیە تەنها لە نێوان ئێمە و پارتی نییە بەڵکو لە نێوان گۆڕان و پارتیشە یەکگرتو و پارتیشە کۆمەڵ و پارتیشە ئەمە قەیرانێکە هەموو لایەنە سەرچیەکان ئەگرێتەوە مادام هەموو لایەنە سەرچیەکان ئەگرێتەوە ئەوانە پێکەوە ئەتوان چارەسەری بەس پارتی داوای لێکرد بوون کە مەسەلەن بێکەوە ئێوە ئەم ئیتیفاقە بکەنی ڕەنگە لایەنی تریشتان لەگەڵ بێت بۆ دووبارە تەشکیلکردنەوەی سێ سەرۆکایەتێکە ئەمە هەبوو ئەمە دیدی پارتی بوو کە ئەوان یەکەم جار زۆریان پێ باش بوو کە بگەڕێنەوە سەر ڕێککەوتنە کۆنەکان بەتایبەتی ڕێککەوتنامەی استراتیژی وەکو چۆن کاتیکۆی جێبەجێکرا بەو جۆرە بێت بەڵام ئێمە ئەومان بە گونجاو نەزانانی پێمان وابوو کە ئەمە ڕەنگە
ڕەنگە کۆمەڵک کێشەمان بۆ دروست بکات ڕەنگە لەگەڵ پارتی بەشێک لە کێشەکان چارەسەر بکات بەڵام لەگەڵ لایەنەکانی تر کۆمەڵی کێشەی ترمان بۆ دروست دەکات زۆر باش ئێمە هەوڵی ئەوە ئەدەین کە کێشەکان چارەسەر بکەین بەڵام نەک کێشەی تریشی لێ زۆر باش کەواتە ئێوە جارێکی تر مەسەلەن دووقۆڵی مەسەلەن ناسنەوە حکومەت ئێمە لەگەڵ دوو قۆڵی نین ئێمە بڕیارمان داوە بە لەگەڵ سێ قۆڵی هەن بە سێ قۆڵی مەسەلەن لایەنێک لایەن پەراوێز بخرێت نە ئەمە ئەوەی کە ئێمە بە پارتیمان ڕاگەیاندووە دوو مەسەلە و یەکێکیان ئەوەیە کە ئێمە ئامادە نین ڕێکەوتنی دوو قۆڵی لەگەڵ پارتی بکەین و ئەمە بگونجاو نازانین دومیشیان ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەوە نین کە هیچ لایەنێک لە پێنج لایەنە سەرەکیەکە ئاوت بکرێت لە پرۆسی سیاسی لەگەڵ ئەوەی کە لە ئەم پێنج لایەنە ئەم قۆناغا پێکەوە تێپەڕێنن تا ئەو کاتێ هەلومەرجێکی گونجاو بێت و ڕەنگە لایەنێک بچێت بۆ هەڵبژاردن و بتوانێت بە تەنها حکوومەتیش پێک بێنێت بەڵام تا هەڵبژاردن ئەبێت ئێمە بە گونجاوی ئەزانی کە ئەم قۆناغە بە قۆناغێکی ڕاگوزەر بژمێرین و دیسان پێکەوە کار بکەین و پەیوەندیەکانمان چاک بکەینەوە و ئەو هەڵانەی لە قۆناغی ڕابردووە کراوە دووبارە نەکرێتەوە زۆر باشە داوای پۆستان کردووە لە نەخشە ڕێگای خۆتان بۆ منە لە پۆستمان نەهێنا هەرێمی کوردستان ناوی پۆستمان نەهێناوە بەڵام ساغەی وامان کردووە کە تا ئەندازەیەکم پێم وایە ئەتوانێت تێپەڕێت و لایەنەکانیش کە ئیخوێنەوە ئەزان مەبەستمان ینی بۆ هەموو ئێستا بۆ نەخشە ڕێگایەکەیەوە بۆ گۆڕانکاری لە هەرسی سەرۆکایەتی و پشکیلایەنەکانیشتیدا دیاری کراویان چۆن نەمانویست بچین بۆ ئەو تەفاسیل هەرچەند خۆی کۆپی یەکەمی پرۆژەکە وردەکاری زۆرتری تیا بوو بەڵام کۆبوونەوەکە وای بە پەسەندزانی ئەو وردەکاری ڕەنگە کۆمەڵێک کێشە دروست بکات لەبەرەوە هەمومان کورد کردوەوە بە شێوەیە کە گونجاوتر بێت لەوەی کە نووسرا بوو بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە بەڕست باس و لەوەکە کە لە پرۆژەکەشتاندا باسی هاوسەنگیتان کردووە ئێستا لە کوردستاندا هاوسەنگی دەسەڵات نەماوە بۆ چونیەوە کە ئێمە باس لە هاوسەنجی ئەەکەین ئەوە پەیوەندی بە ئێمە و پارتیەوە هەیە پەیوەندی بە ئیسلامیەکان و پارتیەوە نیە و پەیوەندی بە گۆڕان و پارتیەوە نیە ئەمە شتێکە لە بینی ئێمە و پارتی هەمیشە باسیەکەین چونکە ڕێکەوتنامەی استراتیژی لەسەر بنەمای هاوسەنجی و شەراکەت دامەزراوە پێمان وایە ئەم دوو مەسەلەیە بەو شێوەی کە پێویستە جێبەجێ نەکراوە بەڵ زۆر باش بەس ئێستا ئێوە هۆکاریەوە نەبوون ئێستا ڕەنگە خەڵک گلەی لەیەکێتی بکە بڵێ هۆکاریەوەیە کە ئێستا زۆربەی پۆستەکان لای پارتین ئەو اتفاقی ئێوە بوو مەسەلەن ئێستا مەسەلەن هەچی پۆستە باڵەکانە لای پارتی پێوێن خۆی ئێمە ناتوانین خۆمان لە پسراوەتیە بدزینەوە چونکە تۆ ئەبێت بەو جۆرە سەری مەسەلەکە بکەیت ڕێککەوتنامەیەک واژۆی یەکێتی و پارتی لەسرە بۆچی لایەنێک ئەتوانێت زۆر سوودمەند بێت لێی لایەنەکەی ترکە ئەوی شەر واژۆی کردووە ناتوانێت زۆر لی سوودمەند بێت بەقەت لایەنەکەی تر بە دڵنیای ئەو بەشێکی ئێمە ئەگرێتەوە بەشێکی پارتی ناگرێتەوە ڕەنگە بەشێکی زۆری کەم تەرخەمی ئێمە بێت و بەشێکی زۆری پەیوەندی بە کێشە ناوخۆیەکانی یەکێتی بێت کە کارێکی وای کردو نەپڕژەی لەسەر دابینکردنی شەراکەت و هاوسەنج ئێستا ئەو هیچ مەسەلەن ڕۆڵێکی گەورەتان هەیە مەسەلەن لە سیاسەتی حکوومەت هەرێمی کوردستان لە مەسالەی نەوتە لە مەسلەی پەیوەندیەکانی دەرەوە لە مەسلەی شەڕی داعش پەیوەندە نێودوڵەتیەکانە ڕۆڵتان هەیە لە مەسلەی داعش بە دڵنیایەوە ڕۆڵێکی بنچینەیەمان هەیە یان ئەمە شتێکە پێم وانە کەس بتوانێت گومانی لێ دروست بکات بەڵام لە مەسەلە ناوخۆیەکانە بە بەراورد لەگەڵ جاران بە دڵنیایەوە پاشەکشەیەک هەیە ئێمە لەو ڕێککەوتنامەی هەوڵی ئەوە دەین کە ئەگەر نەتوانین ڕۆڵی جارانیش بجێڕینەوە بەڵام کارێکی وا بکەین کە یەکێتی ئەکتیفتر بێت لەوەی کە ئێستا لە ئارادایە و کارێکی وا بکەن بتوانێت ڕۆڵێکی گەورەتر بجێڕێت بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە مەسلەی تەشکیلکردنەوەی حکوومەت و ئەوانە هیچ ئەوەیەکتان پۆستەکانی خۆتان دیاری کردووە بۆم لە سەرۆکاتێکە پۆستێکتان پێ بدرێت لە پرۆژەکە بۆ جۆرە نییە یعنی ئێمە هەوڵماندا فۆرمەکی دیاریکرا و دابڕێژینەوە کە بتوانین بیکەین بە بنەمە و پاشان کاری پێ بکەین پاشان دێتە سەر سازانی لایەنەکان ئەوان ئەتوان لەسەر ئەم مەسەلەی ڕێک بکەون زۆر باشە لە پرۆژەکەدا باسی مەسەلی مەلەفی نێوتیش کراوە مەلەفی لاری مەسەلەکان بەڵێ ینی بەس چۆن ئێوە پێتان وایە مەلەفی نەوت دەبێت چی گۆڕانکاریەکی تێدا بکرێت خۆی ئەمە بمانەوە نەمانەوە هەندێ بابەت هەیە وەکو شتێکی تیۆری ئەمێنێتەوە لە هەر پرۆژەیەکرا ئەمە شەر وەکو شتێکی تیۆری ئەمێنێتەوە بەڵام ئەگەر ئێمە توانیمان حکوومەتێکی تازە پێک بێنین ئەم حکوومەتە بە دڵنیایەوە بەرنامەیش تازە ئەبێت کە جیاوازە لە بەرنامە بەڵام هەوڵی ئەوە کە ڕۆڵ ناشفافیت هەیە لە مەسەلەی نەوتە ئێستا نییە
شەفافیت نییە ئێستا شەفافیت نییە کێ لێ بەرپرسیارە ئێوە یان پارتی ئەوەی کە نەوت ئەفرۆشێت دەردێنێت ئەوەی واژۆی گرێبەستەکانەکات بە دڵنیایەوە ئەمە ئەوە گرێتەوە کێ ئێوە نین وەکویش ئێمە نین ئێمە دڵۆپەیەک نەوتمان نەفرۆشتووە هیچ دڵۆپەیەک نەوتان نەفرۆشتووە دڵۆپەیەک نەوتمان نەفرۆشتووە $1 وەرنەگرتووە ئەی بۆ ئەو تەنکەرانە چین مەسەل لێرەوە دەڕۆن بۆ ئێران مەسل لە سونوور کەشتە دەڕۆن بۆ تورکیا ئەمە ئەتوان لە وەزارەتی سامانە سروشتیەکان پرسن ئەمە خۆیان ئەیزانن ینی ئێوە تەحەدایەوە دەکەیت کە ئەمە نەهی حزبە نەهی کەسێکی دیاری کراونە ناوێت تەحەدایەوە دەکەیت کە یەک دڵۆ نەوتان نەفرۆشتوەوە ئێمە لەکوێ نەوتەکە بفرۆشین لەکوێ دەری بێنین ئێمە نەوت دەرناهێنین و بازاڕی نەوتیش لای ئێمە نییە ئەی لە شڕوەیەکەوە پێ دوێ نەوت شەفاف نییە شەفاف نییە لەو ڕوانگەیەوە کە بۆ نمونە عێراق ئێستا ئەندامە لە ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی جیهانی ئەم ڕێکخراوە هەر چەند مانگجارێک راپۆرت بڵاوەکاتەوە ئەڵێت عێراق ئەوەندەی فرۆشتووە پارەکەی ئەوەندەیە بۆ وڵاتانی فرۆشتووە هەر گرێبەستێک کە عێراق لەگەر هەر لایەنێکی دەرەوەی وڵات ئەیکات سەبارەت بە فرۆشتنی نەوت کۆپیەک لەو گرێبەستە ئەنێرێت بۆ ئەم ڕێکخراوە لەبەرەوەی عێراق خۆی ئەندامە بە دڵنیاوی ئەبێت هەرێمی کوردستان خۆشی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەندام بێت بەڵام لەو بەشێک کە پەیوەندی بە هەرێمی کوردستانە لە راپۆرتەکانی ئەم ڕێکخراوە هەمیشە بەسپێتیە و هەمیشە ئەوە ئەنووسن کە هەرێمی کوردستان هیچ داتایەکی بە ئێمە نەبەخشیوە زۆر باش هەر لای هەموو یەکێتی نیشتیمانی شەفاف نییە هەر لای جەنابەت مەسەل لە مەسەلەی دۆسینەوە نامن خۆی ئەوە هیچ بڵێن ئەگەر وەکو کەس وەری بگریت بە دڵنیاوی لای من شەفاف نییە چکە من ئاگاداری شتێک نیم بەڵام من دڵنیام لە ناو سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستانی شەفافیە ینی کەسێکی دیاریکراوە یا سەرکردایەتی دیاریکراو نییە ئەم بابەتەی لا شەفافێستا مەسەن دەڵێن گەندەڵی هەیە لە دۆسینەوە وایە بەڵێ ینی ئێستا ئێوە هیچ بەشدارین لەو گەندەڵی وەکو یەکێتی نیشتیمانی ئەزان چۆن ئەوەی کە ئەتوانێت دەستکاری پارە بکات بیشارێتەوە بیبات نەیهێنێتەوە بیخاتە ئەم بانک لایەوە ئێمە نین ئێمە ناوتەکە دەرناهێنین ئێمە گرێبەستەکانمان واژۆ نەکرد و واژۆ ئێمەی لەسەر نییە ئێمە نەمان ناردۆتە دەرەوەی وڵات و پاشەوەی کە فرۆشراوە پارەکە ئێمە وەرمان نەگرت بەڵێ بەس لایەن هەبوو ینی پارەکەشی بۆ خۆی بردەبێت پارینەوت من ناتوان بڵێم ئایان نە بەڵام کە باس لە نەبوونی شەفافیت ئەەکەیت مانەوەیە کە شەفافیت نەبوو هەموو شتێک ممکنە بردنی پارەش هەر دەبێت هەموو شتێک ممکنە زۆر باشە بەس هۆکاری چێ بۆ من پێشتر دوو پەرلەمانتار لێرە میوانمان بوون کاگالی و کاک سۆرانومەر باسیێنەوەکی کە مەسەلەن لە منتیقەی یەکێتی بۆ نمونە لە تەختەق نەوت بەرە و نەمان دەچێ ئاسی دابەزینی کێڵگە شیواشۆ کەمی کردووە مەسەلەن لە گەرمیان بە هەمان شێوە وەبەرهێنان لە منتیقەیەدا ناکرێت بۆچی مەسەلە یەکێتی لەسەر مەسلەیە نایەتە جواب یا مەسەلە کۆمپانیای داناغازە لەو منتیقەی لە سنووری ئێوەیە ئێستا مەسەلە کۆمەڵێک کەیسی لە دادگای هەرێمی کوردستان زۆر پرسی دۆڕاندەوە ڕاستە خۆی ینی ئێمە بەڕاستی ناو سەرکردایەتیەتی نیشتیمانی کوردستان بەو جۆرە کارمان نەکردووە کە ئەم ناوچێ ئەمە هی ئێمە ئەوەتریان هی پارتیە بەڵامی ولی بەرپرسیارنین لە منتیقەیە ئێمە ڕەنگە لە ڕووی ئەمنی ناوچەکە لی بەرپرسیار بەڵام لە ڕووی موچەوە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسیارە لە ڕووی پرۆژەکانەوە حکوومەتی هەرێم خۆی لی بەرپرسیارە بەڵام بەدڵنیاوە لە ڕووی ئەمنی ناوچەکە ئیداری ناوچەکە ئەویش بە پێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێمە لێ بەرپرسیارین بەڵام هەر وەزارەتێک بۆ نمونە ئەوقافی سلێمانی عیدی ئێمە نییە نەوتی چێلگە نەوتیەکان عیدی سلێمانی نییە عیدی وەزارەتی سامانە سروشتیەکانە ئەو گرێبەستی بۆ ئەکات پەیوەندی بەلایەنەکانەوە ئەکات بۆ ڕاکێشێت ئەمە هەمووی پەیوەندی بە وەزارەتەکانەوە هەیە زۆر باشە بەس وتت دۆسینی ود ناشەفافە بەوەچوونی تۆ شکستی شیێناوە ئەو قەیرانەی کە ئێستا خەڵکیدا بەرەنجامی ئەو دۆسیە ناشەفافیتەیە بەدڵنیایەوە چونکە حکوومەت من حکوومەتم نەدیوە لە جیهانە کە نەوت دەربێنێت و بیفرۆشێت و قەرزاریش بێت هیچ حکوومەتێک لە جیهانە نییە چونکە نەوت کەرەستەیە کە ئێمە دروستمان نەکردووە ئەوە خوا یا سروشت یا هەر هەبووە ئەوە لەوێت ئەرچی ئێمەش نا ینی ئێمە لەگەڵ لایەنێکە ڕێکەکەوین نەوتەکە دەربێنێت و پاشان ئەینێرین بۆ دەرەوە داهاتێکمان بۆ دێت داهاتێکیش بەبێ ئەوەی ئێمە دەستمان هەبێت لە دروستکردنی یا بەرهەمهێنانی داهاتێکیش بەبێمان دووبوون دێت بۆ ئێمە لەبەرەوە ئەو دەوڵەتانی کە نەوتیان هەیە زۆر جار تووشی بازدانێک ئەبن لە ڕووی ئابوووریەوە
لە کاتێکە کە ئەگەر بۆ نمونە سعودیە بەراورد بکەیت لە قۆناغی پێش دەرهێنانی نەوت و پاش دەرهێنانی نەوت ئەبینی سعودیە وڵاتێکی زۆر هەژار بوو بەڵام پاش ئەو بوو بە وڵات زۆر باشە بەس کاک فەرهێد لە مەسەلەی کەوتت نەوت شەفافنی ئێوەکو یەکێتی $1 نەبردووە قەترەیەکیش نافرۆش بەڵێ وایە بەس کا قووا تاڵبان ئەندامی مەسەلەن لیژنەی باڵای و غازە جێگری سەرۆکی حکوومەتە یعنی ئەویش بۆ چۆن دەبێ ئاگای لەم مەسەلان نەبێت خۆی مەفرۆزە ئاگای لەم مەسەلانە بێت بەڵام من نازانم سیستەمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە چۆن پەیوەندیەکان ڕێکخراوە لە نێوان ئەم ئەنجومەنە و وەزارەتی سامانە سروشتیەکان لە هەموو حاڵەتێکدا نەوت پێش پێکهێنانی ئەم کابینەیە ئەنێردرا بۆ دەرەوە و ئەفرۆشرا و بەشێکی زۆری ئەو گرێبەستانی کە واژۆ کراون هی ئەم سەردەمی ئەم حکوومەتی ئێستانین بەڵکو هی کابینەکانی پێشون بەس ئێوە پێتان وایە پارتی نەوتی کوردستانی کۆنتڕۆڵ کردووە نەوتەکەی کۆنتترۆل نەکردو بەڵام پرۆسەی بەرهەمهێنان و پرۆسەی فرۆشتنی نەوت بە دڵنیایەوە بە حزبی کراوە یاخود کەوتوتە ژێر کۆنتترۆی لانێکی دیاری زۆر باشە مەسلەیەکی ترکەوە باسی قیرانی دارایت کرد لە پرۆژەکەی خۆتان کاتشمان کەماوە هیچ ینی پێتان وایە ئەم قەیرانێکی ئێستا لە کوردستان هەیە قەیرانێکی هەندێک خەڵک دەڵێن قەیرانێکی دروست کراوە یعنی ئێوە بۆ چونتان وایە دروستکرا یاخود ئەسڵەن ئەم قەیرانە بوونی هەیە خۆی لە ڕاستیدا من ناتوانم بڵێم ئایان وەکو ینی بۆ چوونێکی سیاسی دیارەکراومە سەبارەت بەم بەڵام ئێمە وەزیرمان هەیە لە حکوومەت و نوێنەرمان هەیە لە حکوومەت هەمویان کە لەگەڵیانەدا ئەنیشین باسی هۆکانی قەیرانی دارایی ئەکەن و لیان وا تێگەیشتون کە ئەم قەیرانە هۆی زۆر قوڵی هەبووە و بەشێکی پەیوەندی بەم حکوومەتەوە نیە پەیوەندی بە کابینەکانی پێش ئەم کابینەی ئێستاوە هەیە بەڵێ ینی بەس بە بۆچوونی بەڕێزت ئێستا لە کوردستان بە ئێوە پارە نییە کە بدرێت بە موچەی فەرمانبەرە لە لای حکوومەت ئەوەندە پارەیە نییە کە بتوانێت چکە حکوومەت هەندێک کێشەی بۆ خۆی دروست کردووە بە دڵنیای و هەندێک حزب هەیە لە دەوڵەتەکانی تری دراوسێشمان بەهێست ینی پارەی زیاترە بەڵێ چووکە هەندێک حزب هەیە لە هەرێمی کوردستان بەو جۆرە ناوبانجی دەرکردووە کە دەوڵەمەندترین حزبە لە هەموو جیهان ینی بەهاکەی بە ئەوەندێکی واگەدارم چەندە بۆ نمونە سەرمایەکە ناتوان نازانم نەک نامەوێت خۆک و یەکێتی نیشتیمانی ینی من ئەگەر ژمارەکەم بزانانی یەکسەر بڵاومە کردەوە زۆر باشە بەس ئێوە نین ئەو حیزبە ئێمە ئەو حزبە نین خەڵکی ترە پارتیە ینی بای ئەوەندەی هەیە بای لە دەوڵەتانی تری ناوچەکەش دەوڵەمەندترە جارێکیان بەرنمەیەک هەبوو من يربح المليون من سيربح المليون لەوێت پرسیارێکیان کردوتیان دەوڵەمەندترین حزب لە هەموو جیهان کامیانە ناوی چوار حزبیان داناوە یەکێکیان پارتی دیموکراتی کوردستان بەرنامەی شوێنێ بوو من سيربح المليون ئەوەی جۆرج قەرداحی بۆ ئەبزانم چوار وەڵامیان داناوە ئەی و بی و سی و دی هیچ کامێکیان پارتیان هەڵ نەبژاردوو کابرا بەهۆی ئەمەوە دۆڕە دواتر ڕەنگە سەوزەکە هاتە سەر پارتی وتی ئەمە دەوڵەمەندترین حزبە لە هەموو جیهان ڕەنگە ئەمە ینی ئەوەی کە انطباعێکی وا هەیە انطباعێکی وا هەیە لە جیهانە زۆر باشە دو پرسیارم زۆر بە کوردی کاتمان کەماوە لەسەر مەسلەی نردنیشان بۆ بەغداد و وەبزانام ئێوەشە لە پرۆژەکەی خۆتان بازدان کردو مەسلەی دەوڵەتی کوردیش پێتان وایە بەم شێوەیە دەوڵەت ڕادەگەێنرێت مەسلەی دەوڵەتی کوردی بابەتی هەشتمە ئێمە تا ئێستا لە کۆبنەوەکە باسمان نەکردو بەڵام لە پرۆژەکە هەیە لەبەرەوەی تاتوێمان نەکردو من ناتوان باسی بکەم بەس بەڵامەکەیەوە بەڵام بە دڵنیاییەوە ینی پێم وایە مەسلەی دەوڵەتی کوردی بەو ئاسانیە نییە کە هەندێک لایەن باسی ئەکات لەوە ئاڵۆسترە کە هەندێک لایەن ئەوێت وا لە خەڵک بگەێنێت کە ڕەنگە بە ڕاپرسیەک یاخود بە سەردانێک بۆ بەغدا کۆتایی دێت کاری ئەوێت سیاسی بەکارێندا پرسی دەوڵەت بە بۆ چوونیەوە بە هەموو لایەک ئەگە بێتێ سەرڕاستی هەموو لایەکیان لە هیچ لایەنێک نییە دژی دەوڵەتی کوردی بێت و ئێمە خۆشمان دژی دەوڵەتی کوردینین و ئەمەشێت زۆر باش سیاسی بەکاری ناو ئێمە و بەشێکی زۆری لایەنەکە نایەنوێت ئەمە ئستثمارکەم بۆ دعای سیاسی بۆ خۆیان سپاس دەکەم بەڕێز کاک فەرید دەسەسەر لە ناوی سەرکردایەتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانە بەشی کۆنتڕۆڵ و کامێرە تا بەرنامەیەکی تر خواتان بەخێر